ناوچەی زەرگە لە سنووری دووسخورماتوو لەلایەن هێزی پێشمەرگەوە کۆنتڕۆڵ کراوە. بەشی باکووری خۆراوای میحوەرەکەش بەدەست چەکدارانی حەشدی شەعبی و سوپای عێراقەوەیە. بەڵام داعش ناو بەناو دزە دەکەنە سنوورەکە و بۆمبی چێنراو لەسەر ڕێگاکانی پێشمەرگە دادەنێن. بەرەبەیانی ڕۆژی هەینی لە ئاکامی تەقینەوەی بۆمبێکی چێنراو بە ئۆتۆمبیلێکی پێشمەرگەدا، پێشمەرگێکی دانیشتووی سەی سادق بە پلەی نەقیب شەهید بوو، 3 پێشمەرگەی دیکەش بریندار بوون. فەرماندەکانی پێشمەرگەش لە سنوورەکە دەڵێن بۆمبەکان لەلایەن چەکدارانی داعشەوە دانراون. ڕووداوی ئەم ڕۆدیارە لە خوارەوە لای زەرگە ڕوویدا، زەرگەیش دیارە جەنابی لیوا دوێنێ باوەژبی خۆی چوو بۆ خوارەوە، بەیانی کە لە کاتی گەڕانەوە لەلایەن حەزانەوە لەلایەن تیرۆریستانی داعشەوە ئەویان بۆ داندا بوو. لە ئەنجامە تەخیوە پیانە و نەقیبێکمان شوێنەی شەهید بوو بناوی کاک جەمال، جەنابیان لیوا خۆشی بنیان لەگەڵ 2 پاسەوانەکانیان. کاتەکەی 2 سعات 7:30 و 8 لەو کاتە بیزەبی ڕوویدا ئیتر هەموو ڕووداوکەوە بوو، 3 برینار و شەیدێکمان هەیە. چەندین ڕووداویکەشەوە هەبوو و شەیدیشمان هەبوو و هەموو شتانە بووە لەمە پێچیشە بووە. بەڵێ چەکدارانی داعش تەنیا لە بەشی باکووری خۆراوای زەرگە جموجۆڵیان هەیە کە لەژێر کۆنتڕۆڵی هێزەکانی عێراق و چەکدارانی حەشدی شەعبیدایە. فەرماندەیەکی پێشمەرگەش بوونی هێزی جیاواز بە هۆکاری دزەکردنی چەکدارانی داعش بۆ سنوورەکە ناو دەبات. فراوانی شوێنەکەمانە شوێنێکی زۆر لیواکەی ئێمە کەوتووە، نزیکەی 26 تا 27 کیلۆمتر لە سنووری لیواکەی ئێمەیە. ڕەبیەکانمان بەرفراوانە و بوونی هێزی جیاواز لەو سنوورەکەی ئێمە تقریبا 26 تا 27 کیلۆمتر شوێنەکەمان فراوانە، ڕەبیەکانمان لە یەکەوە دوورە. ئەمە جاری یەکەم نییە داعش بۆمبی چێراو لەسەر ڕێگاکانی پێشمەرگە دابنیان، پێشتریش چەندین جار بۆمبیان لەو سنوورە داناوە و تا ئێستا بەو هۆیەوە 5 پێشمەرگە شەهید بوون و زیاتر لە 10 پێشمەرگە بریندار بوون. ئارام بەختیار، NRT، ناوچەی زەرگە، میحوەری دووسخورماتوو.